مەراسیمی بە خاکسپاردنی پێشمەرگە و تێکۆشەری دێرین حەماسەنگەریە کە ئێوارەی ڕۆژی چوارشەممە دوای ململانەیەکی ساخت لەگەڵ نەخۆشی لە شاری کەلار کۆچی دوایی کردو لە گۆڕستانی بەرلود لە کەلار بە خاک سپێررا. مامە حەماسەنگەری و مامە حەماسەنگەریەکان هەموو تەمەنی خۆیان لە پێناوی ئەوەی ئەم میلەتە بە ئازادی لەسەر ئەم خاکە بژی سرف کردووە. بۆیە ئەڵێن مامە حەماسەنگەری ماڵ ئاوا، مامە حەماسەنگەری پەیمانە دەین هەتا ئەو کاتەی هێزمان تیا بێ ئێمەیش ڕێبواری ڕێگەکەی تۆ بین. مامە حەماسەنگەری ئومێد دەکەین ئێمەش وەکو تۆ بە سەربەرزی سەر بنێینەوە، ڕوڕەشی لای میلەتەکەمان نەبین، بە سەربەرزی بمرین. مامە حەماسەنگەری تۆ شانازی بووی بۆ میلەتەکە و بۆ بنەماڵەکەیشت. ئومێد دەکەین کەس و کار و بنەماڵە و کوڕەزا و کچەزا و دۆستە هەموو شانازی بە خەبات و تێکۆشان و پیاوەتی و گەورەی خۆڕاگری تۆ بکەن. سوپاستانەکەین گەرمایە و وەزعەکانیشین ئەوە نییە زۆر لەسەری بڕۆین. بە ناوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانەوە سەرخۆشی لە بنەماڵە و کەس و کار و کوڕ و هەموو لایەکەین. حەماسەنگەری لە ساڵی 1970 پەیوەندی بە ڕزەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانەوە دەکات و لە ساڵی 1976 لە شاری کەلاری یەکەمین بەیاننامەی دامەزراندنی یەکێتی بڵاو دەکاتەوە و لە نێو شاردا چەندین چالاکی نێنی دژ بە بەعس ئەنجامداوە و لە ساڵی 1970 دەبێتە پێشمەرگەی شۆڕشی نوێ دڵسۆزێکی بەوەفای مام بوو و لە ساڵی 1980 بۆ 1982 خانەوادەکەی لەلایەن ڕژێمی بەعسەوە زیندانی دەکرێت، بەڵام حەماسەنگەری تێکۆشەر کۆڵ نادات لە خەباتی پێشمەرگایەتی. دووبارە بە ناوی خانەوادەوە سوپاسی هەموو لاتانەکەین. بەم ساتە وەختە دژوارە لە وڵاتەکەمانە ئەمڕۆ کەڵەپیاوێکی مەزنی شۆڕژگێرتان ناشت دیارە ناتوانین لە کاتێکی وا مێژووی داستانی کاحەمە تۆمارکەین. ئەگەر خوا دەرفەتی دا و وڵاتەکەمان ئەمن و ئاسایشی بۆ هات بە ئامادەبوونی هەر هەمووتان و بەرپرسانی میلەتەکەمان کۆڕی وەرگە دەگێڕن و یادەوەری ئەەکەینەوە کە بوو بە پێشمەرگە پێشەوەی پێشمەرگە بێت لە ڕێخستنە لە ناو شارە دەورێکی ئەساسی هەبوو بۆ جۆشدانی کۆمەڵانی خەڵکو و دوایی بوو بە پێشمەرگە دیارە لە سنووری شارەزوو بووە پێشمەرگە و لە سەرکردایەتی هەردەکمان یەکتریمان بینی لە هەمە پیاوێکی هێمن لە سەرخۆ پیاوێکی و ئەدەب پیاوێک ئەوە بوو کە وەکو یەکێتیەک هەمومان شانازی پێوە بکەین. محەممەد ئەحمەد عەزەم ناسراو بە حەماسەنگەری لە ساڵی 1930 لە گوندی سەنگەری خواروی سەربەناحی قۆرەتوو لەدایک بوو. لە سەرەتای لاوێتیەوە تێکەڵ بەکاری سیاسی و پێشمەرگایەتی بوو و چەندین پلەی پێشمەرگایەتی بە دڵسۆزیوە بڕیوە و لە ڕاپەڕینی ساڵی 1991دا ڕۆڵی سەرەکیە بووە، بەڵام مخابن ساڵانێکە بەوەی نەخۆشیەوە لەسەر جێگا ماوەتەوە و تا دەی ئەم مانگە و لە تەمەنی 90 ساڵیدا کۆچی دوایی کرد. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.